بە کوڕەکەی دەفەرمێ لوقمان عەلەیهی سەڵات وسەلام ئەی ڕۆڵە نوێژ بکەوە بۆ خۆتە بەینی خۆت و خوا بەڵام بۆ چاکردنی کۆمەڵگا وەزیفەیەکی گرنگ هەیە ئەرکێکی پیرۆز هەیە دەبێت بیکەیت چییە؟ وأمر بالمعروف ئەمر بە چاکەکە وەنهە عەنی المونکەر نەهی لە خراپە بکە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە باجی دەوێت قوربانی دەوێت سەبر و تەحەمولی دەوێت بۆ خەڵک کەسانی ساڵح و چاکەکاریان خۆش دەوێت بەڵام کەسانی موسڵحیان خۆش ناوێت عادەتی خەڵک وایە ئێستا تۆ لە گەڕەکێک بە لە مزگەوتێک بە لە بازارێک بە لە دائیرەیەک بە لە ناو شارێک بە لە وڵاتێک بە ئەگەر خودی خۆت کەسێکی نوێژ دەکەیت و ڕۆژ و دەگریت و زیکری خوا دەکەیت و قورئان دەخوێنیت خەڵک هەمووی خۆشی دەوێت بەس بە خەڵک بڵێ کاکە ئەمە خراپە تەنها عن المنکر ئەمە چاکە کاکە خوا بە تەنها بپەرستە شوێن سنەتی پێغەمبەر کەوە عەلەیهی سەڵات وسەلام لە خوا بترسە ئەمە شەریک بۆ خوادانانە کاکە هاوار مەکە غەیری خوا قەبرێک مەپەرستە ئێستا ڕقیان لێت دەبێت ئێستا دوژمنایەتیت دەکات ئێستا هەرچی تۆمەت و بوهتانە بۆ دروست دەکات ئەی چی بکەین واز بێنین بەڵێ دوو ڕێگایە یا ئەوەیە دەڵێ من ناچمە ئەو مەقامە پیاوی ئەو مەیدانە نیم کە موسڵح بم چاکەکار بم و چاکسازی لە ناو کۆمەڵگادا بکەم کە گەورەترین چاکسازی ڕاستکردنەوەی عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاق و ڕەوشت و دیندارێتی خەڵکە چاکسازیەکە تۆ ڕێگاوبانێک دروست دەکەیت دەستت خۆش بێ و بارەکەڵڵا فی کارێکی باشە بەڵام لە ڕاستکردنەوەی ڕێگاکان بۆ خەڵک ڕاستکردنەوەی بیر و باوەڕیانە ڕاستکردنەوەی دابوونەریتیانە ڕاستکردنەوەی ئەخلاق و ڕەوشتیانە ڕاستکردنەوەی عیبادەت و خواپەرستیانە ڕاستکردنەوەی ئەوە چۆن جادەیەک کە لێ دەدەیت ئەو خانوانەی کە تەجاوزن دەیکەنە شەڕ خۆم بە کوش دابێ نایڵمە و جادەیە لێرە بڕوا تووڕە دەبێت ئێکا کە جادەیەکی ڕێک لێدەین بۆ تێگڕای موسڵمان نایەوێت کە تۆش ئەمر بە چاکە بکەی بێوێ ڕێگاکانی خواپەرستی ڕاستکەیتەوە خەڵکانی خوا خەڵکانی گۆڕپەرست خەڵکانی مبتەدیع و بیدعەچی خەڵکانی چەواشەکار و توندڕە و تەکفیری خەڵکانی ئاژاوەجێڕ تەبەنەوە لەگەڵ مەسلحەتیان نایەتەوە هەمووی دەمت لێ دەکاتەوە هەمووی قسەت پێ دەڵێ و بوهتانت بۆ دەکات و شەڕت لەگەڵ دەکات بگرە چەواشەکاریەک دەکەن کە تۆ داعوە بۆ تەوحیدی خوا بکەی لە پێش چاوی خەڵک دەتکەن بە کافر و دوژمنی دینی خوا ئەی چی بکەین واز بێنین نا لوقمان چی فەرموو وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك صبر بگرە لەسەر ئەوەی تووشت دێ لەم ڕێگایە نەکچی کۆڵ دەیت کاکە بەخوا تەحەموڵ ناکەم لە سەد لاوە جنێومان پێ دەڵێن واصبر على ما أصابك صبر بگرە لەسەر ئەوەی کە دێتە ڕێگات لە ڕێگای خوا لە ڕێگای ئەمر بە چاکە و نەهی لە خراپە إن ذلك من عزم الأمور ئەمە کاری بەرزە کاری پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ پێغەمبەران هاتن ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن و نەسیحەتی خەڵک بکەن بۆیە تۆش ئەی مسڵمان لەسەر ئەو ڕێگایە بۆ فەرمان بە چاکە بکە نەک کاکە من چیم داوە لە خەڵک ئەرێ کاکە بۆ تۆ بۆ بێدەنگ نابی ئەرێ تۆ حەزەکە ئەم هەموو قسەیەت پێ بوترێ حەزەکەم خوا لێم ڕازی بێ ئەوە بەلای منەوە گرینگە وەڕیضوان من الله ئەکبەر ڕازیبوونی فلان و فلان و فلان چی هیچ نییە لێت ڕازی بن لێت ڕازی نەبن سوێن بەخوا ئەگەر دوو لە سەرسەی خەڵکی سەرزەوی لێت ڕازی بن خوا لێت ناڕازی بێ هەر هەموو خەڵکی سەرزەوی بۆ ناڵێم هەموو چکە لا تجتمع الناس على ضلالة ئەجینا هەموو خەڵک لێت ڕازی بێ خوا لێت تووڕە بێ سوودی ئەوەی نی هەموو خەڵکیش جنێوت پێ بڵێ و تووڕە بێ لێت بەڵام خوا لێت ڕازی بێ زەرەری ئەوەندەی نییە بۆت بۆیە بە لەسەر ئەو عەقیدەی تەوحیدە خۆمان ڕابێنین گرنگ بەلامانەوە ڕەزابوونی خوا بێ ئەنجا دینەکەی خوا ئەنجا مسڵمانان فەرمان بە چاکەکەین و نەهی لە خراپە بکەین و ڕاست نیشانی خەڵک دەین ڕێگای ڕاستیش خەڵکێکی خوار تووڕە دەکا بەڵام وا لە ئێمە ناکە پەشیمانمان کە بەڵکو دەبێت سەبر بگرین و بەردەوام بین